مێژووی گۆڕەپان و مەدان لە یانەی پێشمەرگە مێژوویەکی پرشنگدارەوە بۆ ماوەی چەندین ساڵە لە پلەی یەکەمی عێراقایەت ئەو بڵین کاسی یەکەمیمان پاراستووە وەکو تیپ و ئەم تیپە ئێستا فراوان بووە بۆ کوڕان و بۆ کچانیش خۆتان نەزان لە پاڵەوانتەکانی نەک کوردستان و عێراق دەرەوەی عێراقیش بۆ ئاسیا و عەرەبی زۆربەی زۆری ئەگەر بە ڕێژە بەراوردی شارویانەکانی تر بکرێ پێشمەرگە یەکەم تیپە کە زۆرترین پاڵەوانی لە خۆ گرتووە و چەندین کادری پێشکەوتووی پەروەردەی کاری تیاکەن هەر بۆیە ئێمە لەبەر فراوانی و بە باشمانزانی وەکو خزمەتێکی شاری سلێمانی کە ئێمە گۆڕەپان و پێداویستی باشمان هەیە بیرمان لەوە کردەوە کە یەکەم فێرگەی گۆڕەپان و مەدان بۆ تەمەنەکانی مناڵ دروست بکەین کە لە ئەنجامە خۆتان نەزانن بە هاوکاری ئەو بەڕێزانی کە کاری تیاکەن ئەگەنە ئاستی بەرزی وڵاتانی دەوروبەر و تا بۆ نمونە جیهانیش ئێمە پاڵەوانمان هەبوو لە پاڵەوانتەکانی تازە پێگەشتوانی جیهانە بەشدار بوون